ئاخێزی شۆڕژگەرانەی خەزەڵوەری 98 ئاسۆیەکی نوێی کردەوە کە لە شۆڕشی ژیان ئازادیدا گەشاوەتر بوو. لە سەروبەندی ساڵیادی ئاخێزی شۆڕژگەرانەی خەزەڵوەرداین شەوی 23 خەزەڵوەری 1398 بە شێوەیەکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو بەرزبوونەوەی نرخی بەنزین ڕاگەیەندرا. بڕیارێکی کە بەرەبەیانی 24 خەزەڵوەر کەوتە بواری جێبەجێکردن و شەپۆلێکی ناڕەزایەتی سەرتاسەری بەدوای خۆیدا هێنا و ناڕەزایەتیەکان لە 25 و 26 ئەو مانگەدا گەیشتە لووتکە. بڕینی ئینتەرنێت لە سەرتاسەری وڵات، بوونی هێزێکی زۆری ئەمنیەتی و بەکارهێنانی چەکی گەرم و هەندێک جار تەنانەت چەکی قورسیش وێنەیەکی هەژێنەری لە ڕوبەڕووبوونەوەی حکوومەت لەگەڵ هاوڵاتیانی ناڕازی نیشاندا. ژمارەی وردی قوربانیەکان هەرگیز ڕانەگەیەندرا. بەرپرسانی ڕژیم کوژرانی چەند کەسیان پشتڕاست کردەوە و ئاژانسی هەواڵی ڕۆیتێرس بە پشتبەستن بە سەرچاوە ناوخۆییەکان ئاماری کوژراوەکانی بە نزیکەی 1500 کەس خەمڵان. هەروەها هەزاران کەسیش دەست بەسەر کران و زۆرێکیان تا ئێستاش لەگەڵ لێکەوتە یاسایی و دەرونیەکانی ئەو ڕۆژانە بەرەوڕوون. بەڵام ئەوەی کە لە دوایین هەفتەی خەزەڵوەری 1398 دا ڕوویدا ئاخێزێکی کتوپڕ و بێپێشینە نەبوو، بەڵکو تەقینەوەی گڕکانی پەنگ خواردووی ڕق و تووڕەیی زیاتر لە چواردەیە بوو. قەیرانی ئابووری، هەڵاوسانی بەردەوام، داڕمانی بەهای درا و دابەزینی هێزی کڕینی کرێکاران و موچەخۆران، گەندەڵی و ڕاندخۆری و بێمتمانەی گشتی جەماوەر بە بەڵێنەکانی ڕژیم بە درێژایی ساڵانی ڕابردوو زەمینەی بابەتی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی ڕەخساند بوو. ناڕەزایەتیە بەردەوامە کرێکاریەکان، داخوازی معلمان و خانەنشینان، بزاوی خوێندکاری و حزوری بەرچاوی ژنان بەڵگەیەک بوو بۆ سەلماندنی کەڵەکەبوونی ئەو ویست و داواکاریانەی کە هیچ وەڵامێکیان پێ نەدەدرایەوە. ئاخێزی خەزەڵوەری 98 زیاتر لە 190 شار و شارۆچکەی 29 پارێزگا و سەدان شوێنی وڵاتی گرتەوە. لاوانی بێکار و پەراوێزنشینان بڕبڕەی پشتی شەقام بوون، بەڵام لە نێو کرێکاران، خوێندکاران و چین و توێژەکانی دیکەشدا دەنگدانەوەی هەبوو. هاوپشتی کردداری هەر لە بەهاناچوون و یارمەتیدانی یەکتر لە شەقامەکانەوە بگرا تا حەشاردان و چارەسەرکردنی بریندارەکان وێنایەکی دیکەی لە کۆمەلگانیشاندا کە بەسەر ترسدا زاڵ بووە و ئازایەتی و بوێریەکی بە کۆمەڵیان بەدەست هێنا بوو. بڕبڕەی پشتی ئاخێزی خەزەڵوەری 98 بریتی بوو لە هەژارانی شار و لاوانی پەراوێزنشین، بەڵام پانتایی کاریگەریەکانی زۆر زوو چین و توێژەکانی دیکەشی گرتەوە. ئاخێزی خەزەڵوەر هاوکات هەژارانی شارەکان و لاوانی بێکار و پەراوێزنشینانی شارە گەورە و بچووکەکانی ئێرانی خۆرۆشان، شارەکانی کوردستان و خوزستان کە لە ئاخێزی بەفرامباری 96دا تا ڕادەیەک لە بزوتنەوەی سەرتاسەری دابڕابوون، لە ئاخێزی مانگی خەزەڵوەردا هەر لە سەرەتاوە حزورێکی بەرچاویان لە ناڕەزایەتیەکاندا هەبوو. جەماوەری خەڵکی زەحمەتکێشی کوردستان لە ئاستێکی کۆمەڵایەتیدا نیشانیاندا کە بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و ڕووخاندنی ئەم ڕژیمە هیچ ڕێگایەکی تریان نییە جگە لە یەکگرتووی و هاوپشتی لەگەڵ بزوتنەوەی شۆڕژگێرانە لە ئاستی سەرتاسەریدا. ئاخێزی خەزەڵوەری 98 وەک بزوتنەوەیەکی بەرینی سیاسی ئاستی ویست و داواکاریەکانی بەرز کردەوە و مەیدانی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی لە پەراوێزەوە گواستەوە ناوەند. ئاخێزی 98 تۆی پێکهێنانی ڕایەڵ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی لە گەڕەکەکاندا چاند، سەرمایەیەکی کە لە قۆناغە هەستیارەکانی دواتر و لە ئاخێزی شۆڕژگێرانەی ژن ئازادیدا بەکار هات. خەزەڵوەری 98 زەمینەی سەرهەڵدان و گەشەسەندنی بزوتنەوەی ژن ئازادی ساڵی 1401 خۆش کرد. شۆڕشی ژینا بە بەهرەمەندبوون لە کۆمەڵێک ئەزمون، ڕێخستنی مەیدانی و بوێری و چاونەترسی تاکە کەسی، هەروەها بزوتنەوە ڕەمزیە درەوشاوەکان و داخوازی و داواکاری یاسایی کۆمەلگای بە تەواوی گۆڕی و بیکاریگەری سیاسەتەکانی سەرکوتی هەرچی زیاتر دەرخست و هاوسەنگیەکی نوێی هێزی پێکهێنا. لابردنی بەکردەوەی حیجابی زۆرەملێ و قوڵبوونەوەی کەلێن و ناکۆچیەکانی ناوخۆی دەسەڵات لە زمرەی نیشانەکانی ئەم هاوسەنگیە نوێیەن. ئەگەرچی حکوومەت بەوە ڕێخستنی شەپۆلی نوێی سەرکوتووی ئەعدام هەوڵی داوە کاژمێرەکانی تەمەنی بەرەو دواوە بگەڕێنێتەوە، بەڵام ئەم هەوڵ و ڕێوشوێنانە هیچ لە واقعی ئەو هاوسەنگی هێزە سیاسیی لە نێو کۆمەلگەی ئێراندا پێک هاتووە ناگۆڕێت. ئەگەر ئاخێزی خەزەڵوەری 98 ئاسۆی ڕووخانی کۆماری ئیسلامی ڕووناکتر کردووە، ئاخێزی 1401 ئەو ئاسۆیەی بە زمانی ڕزگاری بەخش و گشتگیری ژیان ئازادی جیهانگیر کرد. بەڵام ئاخێزی خەزەڵوەری 98 بە هەموو بەربڵاوی و قوربانیدان و دەستکەوتەکانیەوە
دوای هەفتەیەکدا مرکایەوە. یەکێک لە بۆشاییە زۆر کاریگەریەکان بریتی بوو لە نەبوونی پەیوەندی و لێک هەڵپێکراوی پێویست لە نێوان شەقام و مانگرتنە سەرتاسەریەکان لە ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاریدا، پەیوەندیەکی کە دەتوانێت دەستگای سەرکوت زەمینگیر بکات و هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی ستەملێکرا و چەوساوە بگۆڕێت. کرێکارانی کارگە و ناوەندە پیشەسازیە گەورەکان کە بە خەباتی بەردەوام و بێبسانەوەی خۆیان زەمینە زێهنیەکانی ئاخێزی خەزەڵوەریان ئامادە کردبوو، ئەگەرچی زۆرێکیان وەک تاک لەگەڵ جەماوەری ڕاپەڕی و هاتبوونە مەیدان، ئەم جارەش نەیانتوانی بە مانگرتنی هاواهەنگ و سەرتاسەری خۆیان لە ناوەندەکانی بەرهەمهێنان بە شۆڕشی هاوچینەکانیان و داخستنی شەقامەکان پەیوەست بن، دەستگای سەرکوتی ڕژیم زەمینگیر بکەن و بوار بۆ دەستپێکردنی مانگرتنی سیاسی گشتی خۆش بکەن. ئەوە یەکێک بوو لە کەم و کوڕی و خاڵە لاوازەکانی ئەم ئاخێزە جەماوەریە. لە ڕاستیدا ئاخێزی خەزەڵوەری 98 تەنها گۆشەیەک لە هێزی خۆی هێنا بووە مەیدان و ئامادەی شەڕی کۆتایی و یەکلاکەرەوە نەبوو. هێزە جەنایەتکارەکانی کۆماری ئیسلامی بە کوشتنی زیاتر لە 1500 کەس لە لاوان و بریندار و گرتن و زیندانیکردنی چەندین هەزار کەس ئەم بزوتنەوە شۆڕش گێڕانەی ناچار بە پاشەکشە کرد و دایان مرکاندەوە. ئاخێزی خەزەڵوەری 98 دەری خستکە بوێری و چاونەترسی سەر شەقام بە بێبوونی پەیوەندیەکی پتە و بەردەوام لەگەڵ مانگرتنە سەرتاسەری و کۆڕ و کۆمەڵی گەڕەکەکان دەوامدار نابێت. ئاخێزی خەزەڵوەری 98 سەرەڕای هەموو هەزینە و برینەکانی ئاسۆیەکی نوێی بەڕووی کۆمەلگەی ئێراندا کردەوە، ئاسۆیەک کە لە بزوتنەوەی ژنجیان ئازادیدا گەشاوەتر بوو. ئەمڕۆ یادکردنەوە لە خەزەڵوەری 98 واتە ڕاوەستان شان بەشانی بنەماڵە داغدارەکان، پێداگری لەسەر داخوازی و دروستکردنی چوارچەوەی هاوبەش بۆ خۆڕێخستن، هاوپشتی و هەنگاونان بەرەو بنیادنانی نەزمێک کە تێیدا مرۆڤەکان چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن و لەو پەڕی ئەمنیەت و ئازادی و خۆشگوزەرانی و یەکسانیدا بژین.